گفتوگەیم پرس و باس بابەتاکەین بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر نەسرەت سابر خۆشناو لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاو لەبێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. دکتۆر وەکو کورد دەڵێ گەڕاینەوە سەر بای بەڕەکۆن، ئەوە چەندێک ئێمە باسی کێشەی دارایی نێوانەرێم و بەغدا دەکەین، ئەوە دیسان لە ساڵی تازەش داوا دەگەینەوە ناوەڕاستی مانگی دوو هێشتا دیار نییە ئەم ساڵی داراییمان چۆن دەبێت. بە بڕوای تۆم کێشانە بۆ چارەسەر نابن؟ کاکران زۆر سوپاس لە بۆ بانکێشتەی بەڕاستی من با قسەیەکیش بکەم کاکران کۆ من ماوەیەکی زۆرە ناتوومە کەناڵەکەیەوە گوتمەکەی دەوانیش لەوانەیە تووڕە بوون ئێوەش چونچی لایەکە لە ناو حکوومەت گوتم لەوانەیە ئەوانیش قسەی حەقیان پێ ناخۆش بی بکەی لە ناو کەناڵەکان، یعنی تەوەقعیان نەدەکرد تەلەفۆن بۆم بکەن بڵێن وەرە داوەتی لە کەناڵەکە، چونکی زۆر کەناڵ هەیە هێڵی سووریان داناوە دەرێن قسەی حەق نەکەن. هەندێک جاریش دەمێ وا بکەم کە قسە نەکەم چیتر، بەڵام ئەگە قسە نەکەم لەوانەیە قۆپیەچێک دێ قسە دەکاتن دنیاکەی دەکاتە بەهار دەڵێ هیچ کێشەمان نییە هەلە بەرە و خاڵەیە من دێم نەکوونە دەهاتم، ینی زۆر برادرم هەیە دکتۆر خۆت دەزانی ئەمە ئەزمونێکمان بێکەوەیە 10-12 ساڵە بەرنامە دەکەین هیچ کات بۆ قسەی حەق. خۆت دەزانی کورسادەوەی کە من لە کورساد بووم چەند ساڵە هێڵی سوورمان بۆ حەق نەبووە، هێڵی سوورمان نەبووە مەگەر بۆ جنێ و بۆ تەشیر و بابەتانە حاشا لە ڕووی بینەران، بەڵام بۆ هێڵی سوورمان نەبووە. ئەمە لەو شتانە بە دوورین ئینشاءڵڵا و سندان لە بڕوانەمان کەشمان بدا ئەگە لە پسپۆری خۆمان نەتوانین حقایق بروژێنین لە بۆ میلەتەکەمانە لە بۆ حکوومەتەکەمان، یعنی هەندێک شتێ شاراوە نییە. ئێمە باسی دارایی دەکەین زۆر جار هەیە، یعنی کاکەڕان کو دەڵێم کاکە خۆزگا ئێمە پسپۆریمان لە کشت و کاڵ هەبووە، پسپۆریمان لە لایەنێکی تر لە هەندەسە هەبووە، بەڵام ئێمە پسپۆریمان لەسەر داراییە، یعنی داخەکەی من یعنی خۆزگە نەمانزانی بات چ دەگوزەرێ و چۆن دەبی و ڕاستیەکان چۆنن کە دێنە سەر دارایی هەرێم یاخود دارایی عێراق. ئێمە ڕەبتین ئێستا لەگەڵ عێراق، یعنی لە هەر شوێنێک باسی دارایی دەکرێت لە ئاخیری هەموو تاوانەکەی داوێنە سەر بەغدا. ئێمە کە دەڵێن پارچەیەکین لە عێراق، یعنی ئەمە ڕۆژانە تەمەشای تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین، یعنی بابەت هیچ بابەتێک نابینم جگە لە بابەتی موچە بابەتی دارایی. بەڕاستی ئەوەش یعنی ئەوەی لە بۆمە دروست کردیە خەڵکەکەی خافراندووە بەو شتا، ئەوە جومگەی ژیانی ئینسانە لە هەرێمی کوردستان. ئێمە کە دەڵێن کاکە تو یعنی چاودێری کۆمەڵایەتی لە وڵاتەی نییە، دێنە سەرەوەی کە نرخ لە بۆ هەر شتێک دادەندرێ کاکە لەسەر ئەساسی دەخلی متەوەسط دادەندرێ، دەخلی ئەو میلەتەی چەندە. ئەمە کاکەڕان کە سێ ئاسمان هەیە لە هەموو وڵاتە زلهێزەکان و لە وڵاتەکانی وەکو ئێمەش، یعنی وڵاتی نامیش سێ ئاسمانەیە، ئاستی بەرزمانێ، ئاستی ناوەڕاستمانێ، ئاستی خوار خوارەوە. لە وڵاتی ما هەمووی دژایەتی ئاستی خوارەوە دەکا، وڵاتە زلهێزەکان وانینە بەعەکسەوە وڵات چینی خوارەوە لە خۆیان ڕازی دەکەن هەتا ئامانجەکەی خۆیان دەستەبەر بکەن بە زووترین کات. ئەوەی کە هەدەفی ڕئیسیە تەحقیق دەکەن، هەدەفی ڕئیسیمە هاتە دنیامایە تەحقیق نابی، لەبەرەوەی هەمووی لە بۆ چینی سەرەوە ئیش دەکا. ئەتو دەبی چینی خوارەوە لە خۆت ڕازی بکەی، یعنی ئاماژە بە چ بکەم ئێستا من لە بۆ چینی خوارەوە ئەگەر ئەمە حسابی نسبە بکەین تقریبا 160 پێکاتەی هەرێمی کوردستان و عێراق 160 لە خوارەوەیە، چینی خوارەوەیە، 125 ناوەڕاستە 115 سەرەوەیە. ئەمە ناکرێت ئیش لە بۆ 115 و 125 بکەم، ئەوەی خوارەوە نمونەت لۆ دێنم. ئێمە وەکو مامۆستای زانکۆ چەند جار پێم گوتونە لایانی پەیوەنددار کاکە وەرە قوتابیەکان لە خۆتان ڕازی بکەن، لەمێشی چێدا دەبی نازم ئەو ڕاوێژکارانەی کە دەچن ئەو ڕێگای بە حکوومەت دادەنێن ئەوانە بە ئەنقەسوا دەکەن یان نەزانن یان قۆپیەچین. تەمەشاکە دەچی بە مزایەدا یانەی قوتابیان بەکرێ دەدا، بە مزایەدە دەچی کۆشکەکان بەکرێ دەدا، لە دیار قوتابی ڕاوەستاون پارەی ئاوی پێنیە 250 دینار، ئەتو چۆن بە مزایەدە بەکرێ دەدەی پارەیەکی زەبەراح بۆ وەزارەتی دارایی دەستەبەر دەکەی دەرێ سندان لە قوتابی بدەن، ناکرێت کاکە ئەتو قوتابی لە خۆت ڕازی بکە. لە 18 سار بەرەو سەرەوە کاکە ئەوە دینەمۆی وڵاتە، ئەوە داینەوەنە ئەتو دەچی چینی متەوەستوانە لە خۆت ڕازی مەکە کابرا دێ خەڵکی دەباتە مەزرعەکان پارەی زۆریە بە ڕەفاهیەت دەژیە، غەدر لە هەژارەکەی دەکا بڕۆ شەریکات. کاکە ئەمن دەبی باس لەوە بکەم ئەتو چۆن دەی بێ شەریکا دەڵێ ئافرەتم دەوێ، باسی پیاوی هەرمەکە پیاوی ناوێ، ئافرەتیش دەرێ مقابلەی دەکەم جوان نەبیتن ڕێ دەینێریتەوە دەرێت تو دەرنەچووی
لە مقابلە دەرنەچووی کاکە چێمە گیاندا و دۆخە ڕژێمی پێشتر کاکرانکۆ ڕژێمی پێشتر یەکەم تاوانباری ڕئیسی بوو مێژووی تۆمار کرد بەڵام سیرکە ئەمە دەڵێن هەمووی وانە کاکە بەڵام نزبەیەکی زۆر خەڵکیان نردووە دەبی خۆی عرزکە خۆی عرز نەکاتنی بە ئیشی ناخی ئەمە دەڵێن ڕژێمی پێشتر چی دەکرد لەو لای خەڵکیان فال دەکرد بەڵام کاکە لەو لای احتیاجاتی فسیۆلۆژی دەستەبەر دەکرد من لەکن قەساب ڕادەوەستم کابرا دەڵێت چارێگە گۆشتم بدێ وەڵڵاهی زگم پێی دەسووتێ یعنی چارێگە گۆشتی دەباتەوە هەفتەی یەک جار چارێگە گۆشت لەبەر چ لەبەر لەسەر دەخلی متەوەستی فەرد ئەتوو تەسعیرە دانەندرایە ئەتوو تەسعیرەی چۆن دادێن لەسەر کامێراتی مرۆڤ کاکران کۆ ئێمە لەناو کۆمەلگا دەگەڕێن دەردی کۆمەلگا دەگاتە ئێمە بەڵام خەڵکەکەی ناوری باس بکە ئەمە دەبی بوێرین لەبەرەوەی حکومەتی مەنامانە هیچی بەسەر بێ یعنی ئەمڕۆ هەموو چاوەڕێی دانیشتنی هەردوو حزبی باڵادەستن کە بگەرە هەل هەتا بەغدا شەرمیان لێ بکە بەغدا ڕێزیان لێ بگری باوەڕ بکە ئێمە نەگەینە هەل لەوەی خراپترمان لێ دەکەن پارساڵ بوو قسەم بۆ جەنابەت کرد گوتم ساڵی 2025 گاڵتەمان پێ دەکەن موچەکان نانێرن ئەوە 3 ساڵی ڕابردوو 7 موچە ئێمەیان خواردووە خەڵک بەچی بژیە کاکە یعنی ئێستا بەس تەبەقەیەکەیە یعنی گوناهە لێرە باسی ئەو شتانە بکەین بڕواتە بی یعنی لەسەر ئەساسی ئەوەی خۆی لە دەست داوە دەتوانانی بژێوی ژیانی خۆی دابین بکە کاکە خۆ خەڵک هەمووی هەرەوان نابی خەڵک دەبی یعنی دەبی لە ماڵەوە دەست لە ئاژنۆ دابنیشی ئەتو ئیشی لە بۆ دابین نەکەی کەرتی تایبەتت کاکە بەرەو چێن دەرە ڕۆیشتیە کەرتی تایبەت ئیشی نییە ناتوانانی خەڵک بە ئیش بێخی هەموو کەرتە تایبەتەکان بەسەر دەکەمەوە دەڵێ وەڵا خەڵکمان دەبی دەری بکەین ئەگەر خەڵکەکی دێ خەریزی کولیەیە پێشان خەریزی کۆلێش والله بە هەمووی شێک رازی نەبوو ئێستا دەڵێ کاکە مێزیش دەسترمەوە بەڵام دەڵێ کاکە شوێنمان نەما شوێن نەما یعنی ئیش ڕاوەستاوە لەو وڵاتە ئەتو ئێستا باریدارایە وڵاتی بە چ بەهێز دەبی کاکەڕانکۆ ئەمە دەڵێن بەغدا سیقەی پێمەکە بەغدا ئێستا تو موچەی مانجی کانونی دووەمی کەی نردووە ئەمڕۆ نردوێتی ئەمڕۆ یعنی خۆ حکوومەتیمان نارێم درێکی کردووە بەڵام لە یەک ڕۆژ دابەش دەکا وەرە ببینە خەڵکی ئەمەش درەنگ پێراگەیی ئەمن گوتم لە 2003 باسی یعنی ئەمە گرین کارتمان کرد گوتم کاکە دەبی ئەو جیازە دابدرێ خەڵکیمە لێرابێ بەرپرسەکانی پێشتر گوتیانەوە شۆری تونیە ئیشی تونیە کاکە ئیشی مەیە خەڵک فێر نەبووە سەعات 12 شەو لەسەر جادە کەوتووە تا موچەکەی وەربگری ئەمە بۆ ئامان بەسەر هات کاکە ئێستا جێ لەمە ڕاناگرن دکتۆر ینی بە بڕوای تۆم حکوومەتە زیاتر ینی چینەکەی خوارەوە دەچەوسێنێتەوە ژیان لەسەر ئەوان قورس دەکا کاروباری ئەوان قورس دەکا خۆ حکوومەتەوە تا دەڵێ ئێمە ئەوەی دەیکەین بۆ خەڵکە کارەبای 24 ساعتی بە شێوازێکدا نراوە ئەوەی کە کەم بەکارێنێ پارەی کەمی بۆ دێتەوە ئەوە خەڵک هەموو هەرایەتی لە هەولێرەشتن نەگەشتەوە بە سلێمانی زۆر کاکڕانکۆ ئەمن دەڵێ حکوومەت دەبێ حیساب لۆ کۆمنتی سەرخۆشێک بکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەڕاستی کابرا کە شت دەنووسی دەبی دراسە بکرێ ئەتوو تەمەشای کارەبای دەکەی وەڵڵاهی من دەستخۆشی لە حکوومەتی دەکەم کارەبای 24 ساعتی مەیە پێشان بەیانی دەمیز بسمە دەوام ڕیشمە تاشی کارەبا دەپسرا ئێستا کارەبا ناپسرێ بەڵام وەرە سەر تەحدیدی سەعر کاکە 16 وڵاتی عەرەبی لەما کەمترە نرخی کارەبای کیلۆوات ئاخی کاکە چۆن دەبی وا بکەیت تو یعنی ئەمە ناکرێن ئەمە دژی حکوومەت قسە بکەین بەڵام ئەتوو ناکرێت لەسەر ئەو داهاتەی ئەتوو بژێوی ژانی منت دابین بکە بیمەی تەندروستیم لە بۆ دانێ ئەمن نا برادەرەکەم ئێستا والله دکتۆرە هەیە پرۆفیسۆرە کلیە هەردووچی ڕاوەستا یعنی جنسیای بەریتانیا لە بەریتانیا پێیان گوت کاکە دەبی سڕە بگری هەتا سڕەت دێ پێڕانەگەی لەوانەی جان لە دەست بدەی بڕۆ لە وڵاتی خۆت کلیە دەرێن دەفرۆشن بکڕە هاتیە لێرە کردە کتابیان بۆ کردو بۆ وەزارەتی دارایی کاکە هەندێک یارمەتی بدەن کتابەکان لێ دڕاندووە گوتیان بابە پارەمان نییەمە ئێستا کلیە کڕیوە خانووی فرشتووە سارەی خۆی فرشتووە ئەتوو بیمەی تەندروستیت نەبوو ئەمە چ لە وڵاتی بکەم کاکە تو بیمەی تەندروستیت نییە دەبی دەستە سەر ڕابێخی کلیەت لە دەست بدەیت دەبی دەستە سەر ڕابێخی ئایا خەڵکیش قەنەعەتی بۆی نەماوە خێر بکە ئێستا وەکو پێشانیش نەماوە خێرکردن یعنی ناکرێت و لە بۆ چەند چەماڵ فێزانە یەک ئەمە فەندمان نییە ئەو هەموو وەفدەیمە دەستە دەرەوەی وڵات فەندێکیان پێدابین ناکرێت کاکە لە بۆ هەرێمی کوردستان لە بودجا یەک دینار تەرخان نەکراوە لە بۆ فێزانات ئێقوە قاهیرەیە هەر شتێک ڕوو بدا ئەفەندی دێ بەقات و ڕیباتەوە دەچی بەدەست بەتاڵی دەگەڕێتەوە ئەمە خۆ ناکرێمە بینە 1000 پارچە تۆ لەگەڵ بەغدادا دەنیشی کاکە فێزان دێ جەنابی حکوومەتی عێراق ئەمە لە هەرێمی کوردستانیش فێزان ڕوو دەدا کاکە بەشی مەدابنێ ئەگە ناکرێمە لە چەمچەماڵ بە دەرۆزە پارەمان کۆ کردەوە لە بۆمان ناردن ناکرێ ئەتوو شت ڕوو دەدا دەبی بەشە بودجە دابین بکرابی لە بۆ فێزانات
لە بۆ قوتابی ناردرە دەرەوە خۆ خێری بە خەڵکی ناکەی ئەمە کە من لە بەشان و باڵی حکوومەتی پێشوو هەر ناڕێن باوە بەڵام کارتمان هەبوو لە سوق مەرکەزی دەچوو گۆشتی وەردەگرت لە گۆشتی بێزار ببوو لە هێلکە بێزار ببوو دەسەوڕکە دێ دەرە 5 هێلکەم بدێ دەستە دوکان داوای 5 هێلکە دەکە 5 پێشان دوو تەبەقەت وەردەگرت دەگو بابە بێزار بوو بە نامێ بەسەرەکی دەیدایە لەسەر ئەساسی دەخل حکوومەت نایزانێ پلانیان نییە یان خۆی بەرنامەکەی وایە خەڵک فەقیر وەژار بکە و چاو لە دەست کاکەڕانکۆ دوو هێزی باڵا دەستمان هەیە لە هەرێمی کوردستان شانسی ئێمە یعنی ئاتوو بەخۆی ئەو دوو هێزە کاکە یەک نەگرن لەوەی خراپترمە بەسەر دێ یەک بڵێ سیر یەک دەرێ پیاز ناگەینە حەلەما ئەمە دەڵێن کاکە چینی خوارەوە لە خۆت رازی بکە لە تەرتیب ماستۆ شەیتمان ئەتوو چینی خوارەوە میهمە لە بۆمە کاکڕانکۆ چینی خوارەوە 100 زیاتر داگیر دەکاتن ئەوانە حەزەکانی وان جێبەجێ بکە حەزی وان بەچ جێبەجێ دەکرێت ئەتوو بە شتێکی کەم ئەوان قانعن ئەتوو کیلۆواتت لە بۆ کارەبادانە 0.1 لە ئەوەیە لە عێراق 0.01 ئێمە لە کوردستان 0.5 کیلۆواتە یەکاکە تو عێراق لە تەنیشتە خەڵک چاوی دەبینی خەڵک لەوەی زیرەکترە ئێستا کە مەلا لە مزگەوت خودوە دەدا ئەوانی دانیشتونە زۆر جار هەیە لە مەلا زیرەکترن زۆر جار هەیە مزگەوتی بەجێهێشتووە چیدی نایەتەوە خودبەی دەرێ کاکە من لە مەلا زیرەکترم مەلا باسی ئەو شتانەی مەودوعی ساعە ناکە بەڵام لەگەرەوەش مامۆستای زۆر بەڕێزمان هەیە بەڕاستی ئەمن زۆر ئیسیفادەمان لێ کردیە لەسەر ئەو خەڵکەی بەجوابن باسی ئەوەی دەکاتنەوە مەعاناتی خەڵکەیتی مەلا هەیە دەرێ باس ناکەم نەکو لە خودبە دوورم بکەنەوە ئەویش ڕاست ناکە کەسیان لە خودبە دوور نەکرد تۆ لە سەشتی عام باس بکەیت ئەمە ئێستا ئەوەتی بەبیرم دێ لە 2003ەوە قسە حەقەکان لە جێ حکوومەتی دەچەقێنین کاکە جەنابی حکوومەت جەنابی باڵا دەست دەبی وا بکەن ڕۆژێک دادێ هەمووی لەسەردا دەنێن ئێمە هەمووی لەسەردا دەنێن ئەمە تەمەشا کەسمان لەگەر نەما یعنی لەوەی کە لە ڕۆژاوان ڕوویدا تەمەشامان کرد عیلاقاتمان پتەو نەکردێ لە یەک وڵات بە برانە لەگەڵەمە نایە خۆی لەسەرمە دابنێ بڵێ هەرێمی کوردستان هێڵی سوورە کەس نەچیتە پێ کاکە کەسمان نەدیت ئەتێ ئێستا کەسمان نییە ئێمە ئێستا خوانەکە لێمان بخەومێ کەس لەسەرمان بەجواب نایە ئیلا میلەتی خۆی بەکەلک دێ حکوومەت میلەتی خۆشی 160 خوارەوەیە ئەوەی شەڕی بۆ دەکات چینی خوارەوەیە چینی خوارەوە لە خۆت رازی کاتە لە نێظامی شەریکاتیش کاکڕانکۆ ئەمە سێ چینمان هەبوو گوتمان ئەگەر چینی خوارەوە لە خۆت رازی کرد ڕبحی بەدەست دێنی تحقیقی ڕبحی هەبی لە مێشتی خۆی بەڵام ئەوانی سەرەوە هیچیان پێ ناکرێ بەبێ چینی ناوەند و بەبێ چینی خوارەوە ئەتوو لە ئەڵمانیا فەڕاش موچەی وەزیری ئێمە وەردەگری فەڕاش ئەوەی خوارەوە فەڕاشی لە خۆی رازی دەکە هەتا شکست نهێنی هەدەفەکەی تحقیق بکە من بەخۆم لەناو مستەشفا بوومە لە فرانکفۆرت کاکەس 5,000 یۆرۆی دەداتە فەڕاش ئەوەی کە پاککەرەوەیە دەڵێم چۆن 5,000 دەڵێ ئەمە مهمترم مستەشفا بە پاچی دەمینێتەوە هەدەفی نەخۆش ڕیشی نەخۆشی دەتاشی ئەوەیە ئیشەکان دەکات خۆمەدیر عامی مستەشفا ئەویشەی ناکە ئەوان بەس قاتوڕی باتیان لەبەرە سپاس دوا پرسیارم ئەم ساڵی داراییمان چۆن دەبێ 2026مان باشترە بێ لە 2025 کاکران کۆی سامە لەسەرەوەی با قسە بکەین دیسان نەرێ قسەکەت ڕاست دەرچوو لە 2025 چم پێگوتی لەبەرەوەی کورد یەک ناگرن یعنی ئەمڕۆ تەمەنا دەکەین ئەمڕۆ کۆبوونەوەیە یەکگرتنی ئەو دوو حیزبە باڵا دەستا لەسەر پۆست و پۆستکاری و لەسەرەوە یعنی لێک ئەوە نەترازێن زۆر عنی ئەمە تەمەنا دەکەین بە تایبەتی دەرێ سەرۆکی کۆمار کاکە من سەرۆکی کۆمار واللهی بەس ئیسیفادە شخصی هەبووە یەک ئیسیفادە بەرژەوەندی گشتی نەبووە با بەرژەوەندە گشتەکانم پێ بڵێن سەرۆکی کۆمار نەبا ئەوهامان لێ دەهات با لە یەک شوێن پێمان بڵێن هەتا قەنەعەتمان بۆ دروستبی بەڵام بۆ بەرژەوەندی تاکە کەسی و بڵێ من سەرۆکی کۆمارم کاکە ئەمە نامانوێ یعنی وەکو دەڕێ عەرەب دەرەوێن القەبض چینی خوارەوە دەڵێ کاکە جیرفانم گەرم کە جیرفانت گەرم نەکەی مەشاکل لێ دروست دەکا ئەمە هێشتا نەگەیشتینە قەنەعەت بڕۆ سزنەکانمان هەموو پڕ بۆ کاکران کۆ ئەتوو ئەو سزنانە بڕۆ مەحاکم بڕۆ محکەمە بەبەر ناکەوی بڕۆ ئەوروپا محکەمە چۆلە مشکلت نییە هەمووی سیستەمە من سیستەمم پێدانەندراوە سیستەمی دەچی لە بۆ پاشەکەوت خەڵکەچی دە بە دژی و حکومەتە و دژی میلەتەکەیە دەچی پاشەکۆتە نسبەتی زۆری لۆ دادنێ گوێزی لە باغەلی خۆی ژمارد بەڵام وەرە ئەمە دڵسۆزیم حکوومەتەینا کاکە ڕێیەکی ڕاست و دروستت بۆ دابنێن ناکرێت وەرەوها بکەی میلەت سەوسانەوە نابی ئەوەی خوارەوە مهمە لەکنە من ئەمن قوتابی لۆ من مهمترە قوتابی نەبی ئەمن پرۆفیسۆر نیم ئەمن قوتابی دەبی لە خۆم ڕازی بکەم هەتا علمەکەی وەگری ئەتو ئێستا برۆ تەمەشای
زانکۆ پەیمانگاکان کە کەس داوام ناکە دیناری لەبەر چینیە کاکە ڕانکۆ بەڵام شتی دەشارنەوە لە حکوومەت بابێن لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەر یەکە کێشەکانی خۆی بە تەواوی بگەینیتە ناو ئەنجومەنی وەزیران نەکە توورێ هیچ مشکلەمان نییە بۆی بەس بۆ خۆت گوێزی لە باغەلی خۆت بژمێری ئەوە کێشەکانی مێ هەتێ ئێستان بە معەلەقی مایتەوە بەغداش گاڵتەمان پێدەکاتن کە باسی دارایی 2026 کرد تەمە نادەکەم هەموو مانگ لە کاتی خۆی بێ ئەمە لە 15 هەموو مانگ موچەی ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و پەرلەمان بوو خوێندنی باڵا هیچ مشکلەمان نەبوو کە دەگەیشتە 15 مانگ موچەی خۆمان وەردەگرت لە بیرمان چۆ ئێستاما ئێستا تو ئەوانە خەڵکی بەغەرشیم تێدەکەن هەمووی نووسە چەند موچەت خوراوە وئی چەند ساڵیە هەمووی لە ماڵی خۆی نووسیتی دەرێگەر مردم بە منداڵەکانی دێ لە بیر نەکەی ئەوەندە موچە خوراوە لە وڵاتە ئەوە بە خەڵکی بەغەرشیم تێنەگەین حکوومەتی خۆمان باڵا دەست بکەینەوە بە هەمومان بە چ باڵا دەست دەبی بە چینی خوارەوە هاتە ئێستا ئەمە غەڵەت تێگەیشتوین بەس چینی سەرەوە و ناوەڕاست لە خۆمان ڕازی بکەین نەخێر ئەوە پێشمەرگە هەمووی چینی خوارەوەیە ئەوەی کە ئاسایشی هەرێمی کوردستان هەمووی چینی خوارەوەیە ئەوانە ئەسحاب شەهادەنی نەفەقیرانە هەیە ئەسحاب شەهادەشە کاکە بەڵام ئەتو موچێلەوە دەستەبەر بکە ئەتو وەرە زانکۆ پەیمانگاکان باگوێ لە دەنگمی وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە نەچەند بە مزایەدە بدەن ئەتو ناکرێت چەند کەسەکی لە خۆت رازی بکەیت بیکە منان قەسا ئەو قوتابیانە بابوو بژێنەوە هەمووی لێوی لەسەر ددان وشک بووە بڕوای بە سبەینێ نەماوە کاکەمە دەمانێەوە هابی ئەو زۆر کاکران کۆ دەڵێن ئەمن بە پێکەنی قسە بکە ئاخە پێکەین بەسبێ ئەوڕۆ ڕیشیشم نەتاشیوە لە خەفەتی ئەو وەزعا ئێستا دەمینشتەمەشا دەکەی هەمووی باسی کارەبا دەکە و چیلۆوات بەوەندەیە و نرخەکەی بینە خوارەوە بەڕاستی ئەمە نازانین عنی باسی لە بۆ بکەین هەر هیوامان هەبێ بە باشبوو نم بەرنامانە لە چوارچێوەیەوەدا کێشەکان بگەێنین ساڵ بە ساڵانی کەم کەمێک دۆخی خەڵک باشتر بێ سپاسەکەم مۆشی تۆ دەیڵێ بێگومان دەردەدڵی خەڵکە خەمی خەڵکە تۆ ڕۆژانە خەڵک دەبینی و ئەو دەردەدڵانت لا دەکا دەزانم وەکو کەسێکی خەمخۆر بەلاتۆ ناخۆشە ئەو هەجارجار لە بەرنمەیەکە وەکو دەردەدڵێک دەیدین بە گوێی بەرپرساندا کاگرانکۆ ئێمە هیچ کاتێک سەلمان نەکردیتەوە مەعاناتی خەڵک دەگەینین لەوانەیە خەڵک ئەمن دەبینی لە بازار دەڵێ دکتۆر قسەی مە بگەینە باوەڕ بکە کابرا حەزبیشە ناوەری قسە بکە کاکە بۆ قسە ناکەی کاکە ئەمە حکوومەتی مەشەوەندە خراپ نییە ئەمە حکوومەتی ئێمە دەبی وای لێ بکەین کاکە قسەکانمان لێوەربگری بەهار بوو هەردوو حەزبی باڵا دەست بەسە خوێنی ئەو میلەتەی بەفیڕۆمەدەن بەسە بەغدا ئێستا کاتی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نوێدا دەندێ خۆی شل دەکا موچەت دەداتێ کە سابت بوو هەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێک دانرا لە عێراق ئەوەل جار شلن دوای کە سابت بوو ئەو دەست پێ دەکەن مەشاکلی لۆ دروست دەکەن لێ ئەمە دایمەن دەڵێن ئۆپشنە کە لە بەردەستان هەبی هەردوو حەزبی باڵا دەست بەسە ئەم مەشاکلانە دروست مەکەن خەڵک هەموو لێ بێزار بوو بەڕاستی بێزار بوو خەڵک بەڵام خەڵک قسە ناکە ئێمە قسە دەکەین من لە دڵسۆزی ئەو حکوومەتە ئەو میلەتە دەبی قسە بگەینم ناکرێ ئەمە بێدەنگ بین سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس